پێشانگای نێودەوڵەتی مادریدە ئێرە کە سبەینێ 28 مانگ کۆبوونەوەی ناتۆ لێرە دەست پێ دەکات و بەڕێوە دەچێت. حکوومەتی ئیسپانیا 10,000 هێزی چەکداری ئامادە کردووە بۆ پارێزگاری لەم لووتکەیە. هەروەها 1500 کارمەند. کۆبوونەوەکە بە 8 زمانی جیاواز بڵاو دەبێتەوە. جگە لەوەیش 44 سەرۆکی وڵاتانی ئەندام لە ناتۆ بەشدار دەبن لەگەڵ وەزیرانی دەرەوە وەزیری بەرگری ئامادە دەبن لە کۆبوونەوەکە. ئامادەکاریەکان ئێستا دەستیان پێکردووە. جۆ بایدن هەر لە ئێستاوە سوپاس لە پێترۆ شانتێز سەرۆک وەزیرانی ئیسپانیا دەکات بۆ ئەوەی کە کۆبوونەوەکە لێرەوە بەڕێوە دەچێت و ئامادەکاری تەواویان کردووە. سێ خاڵی زۆر گرنگ هەن کە لە کۆبوونەوەکەدا باسییان لێوە دەکرێت. جەنگی رووسیا و ئۆکراینە بوون بە ئەندامی سوید و ناتۆ بەشداری زلنسکی سەرۆکی ئۆکراینە لەم کۆبوونەوەیە کە وەزیری بەرگری ئیسپانیا ڕایگەیاند کە ئەگەر ئەوە هەیە زلنسکی بانگێشت کراوە بۆ کۆبوونەوەکە، بەڵام ئەگەر ئەوە هەیە کە لە ڕێگای پرێس کۆنفرانسێکە یاخود لە ڕێگای ئۆنلاینەوە بەشداری بکات تاوەکو ئێستا دیار نییە کە ئایا بەشداری دەکات یان نە. ئامادەکاریەکان بە تەواوەتی لێرە کراون. 44 وڵات تێیدا بەشدارن. بە پێی ڕاپرسیە کە کراوە لە ئیسپانیا 83% خەڵکی ئەم وڵاتە لەگەڵ ئەوەدان کە ببن بە ناتۆ. ئەمە لە کاتێکدایە کە دوێنێ لە کاتژمێر 10 بەیانی تاوەکو 2 پاشنیوەڕۆ 20,000 کەس لە مادریدی پایتەختی ئیسپانیا ڕێپێوانیان کرد. ئەمەش بە دژی ناتۆوە بەڕێوەچوونی ئەو کۆبوونەوەی کە لە ناتۆ کە لێرە لە مادرید بەڕێوە دەچێت کۆبوونەوەی لووتکەی ناتۆ. ئەم بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوەیە کێشەیەکی زۆری لە ناو پارتە سیاسیەکانی ئەم وڵاتەدا دروست کردووە. ئەوان پێیان وایە ئەمە دەستپێکردنی جەنگە، بۆیە بەشێکی زۆر لە پارتەکان و هەروەها خەڵکی ئەم وڵاتەش ناڕازین بەوەی کە ئەم کۆبوونەوەیە لێرە بەڕێوە دەچێت. دروشمی ئەوان ئەوەیە کە لە بری ئەوەی کە 50 ملیۆن یۆرۆ بۆ بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوەیە تەرخان کراوە بۆ قوتابخانە و نەخۆشخانەکان تەرخان بکرێ. ئالۆزیەکان لێرە بەردەوام من ئەگەر ئەوە هەیە کە ئەم ڕۆژ ڕێپێوانێکی دیکەی گەورە بەڕێوە بچێت. سبەینێ ئەمە 32هەمین کۆبوونەوەی لووتکەی ناتۆ دەبێت کە بۆ یەکەم جارە لە مادرید بەڕێوە دەچێت. تاوەکو ئێستا 31 کۆبوونەوە بەڕێوە چوون. سوید و فینلاند دوو وڵاتن کە تاوەکو ئێستا داوایان کردووە ببن بە ئەندام وە کێشەکان لە لووتکەی ناتۆ ئێستا لەسەر ئەو دوو وڵاتەیە کە تورکیا پێشگیریان دەکات. سبەینێ ئەوانیش لە کۆبوونەوەکەدا بەشداری دەکەن. باسێکی سەرەکی ناو کۆبوونەوەکەش بوون بە ئەندامی سوید و فینلاند لەو کۆبوونەوەیەدا دەبێت. ئێمە زانیاری تەواو سەبارەت بە کۆبوونەوەکان لە سبەینێەوە کە 28 مانگە تاوەکو 30 مانگ بەردەوام دەبێت بەردەوام لەگەڵتان دەبین و باست و خواستی ناو کۆبوونەوەکان بۆ ئێوە و بینەرانی کوردستان 24 دەگوازینەوە. باشە لەبارەی کۆبوونەوەی ناتۆ لە مەدریدەوە هاوکارم ئاوارە هەورامی لەگەڵم بووی. زۆر سوپاس.